ئینسان لە سێ حاڵەتدایە، یا لە تاواندای، یا لە نیعمەت و خۆشیدای، یا لە بەڵاو موسیبەتدایت. ئەوانەی کە سەرکەوتون لە هەر سێ حاڵەتەکەدا مووقفیان چییە؟ إذا أذنب استغفر وإذا ابتلي صبر وإذا أنعم عليه شكر. سەرکەوتوو ئەو کەسەیە کە تووشی بەڵاو موسیبەتێک بوو سەبر دەگرێت، ناڕوخێت، کەوێتە هەر مووقفێکەوە بە سەبرگرتن و بە ئیمانەکەی هەوڵ دەدا حەلێکی بۆ بدۆزێتەوە بە پشتیوانی خوا، ناشڵەژێت و ناڕوخێت و نابەزێت، سەبری هەیە لەسەر ناڕەحەتی کە تاوانیشی کرد، داوای لێ خۆشبوون دەکات، کە لە نیعمەتیشدا بوو شوکری خوا دەکات. دەزانی پەروەردگارمان فەرموویەتی لە ئین شەکەرتم لە ئەزیدەنەکم، ئەگەر سوپاسی خوا بکەی بۆ زیاد دەکەم.